من ناوم حاجی عدنانە لە وڵاتی بەریتانیا ئەژیم دانیشتوی شاری بەرمیگامم بۆ ماوەی 22 ساڵە لەم شارە نیشتەجێین خێزاندارم خاوەنی 4 مناڵم 3 کوڕ و کچێکمان هەیە الحەمدولله کە هاتینە ئێرە بە خێزانی هەمومان بەیەکەوە هاتینە ئەم وڵاتە لێرە نیشتەجێ بووین سەرەتای ژیانمان بەوە دەستی پێکرد کەوا چۆن خۆمان بدۆزینەوە لەم شارە نزیک بین لە شوێنی پەروەردەکردنی مناڵ و مزگەوت و ئەو شوێنانەی کەوا ئێمە فێرەکات چۆن بژین لەگەڵ کللتور و عادەت و نیشتیمانی خۆمان بدۆزینەوە خەڵکی خۆمان بدۆزینەوە کەوا لەسەر ئەو کللتورە پەروەردە ببین الحەمدولله خوا ڕێنیشاندەری من و خێزانەکەم بوون سوپاس بۆ خوای گەورە وردە وردە دەستمان کرد بە ژیانێکی سەرەتایی بەیسر بەوەی کەوا ئێمە چۆن دەست پێ بکەین لەکوێوە دەست پێ بکەین هاتوین بە دوو جانتای بەسیتەوە هاتوینەتە ئێرە ئەی خوای گەورە چۆن دەست پێ بکەین ئەوەی کە گرنگ بوو بەلای منەوە تەنها ئەوە بێ کە ڕەوشی جوان بنوێنین کردەوەی جوان بنوێنین کە چۆن ئەم مناڵانە پەروەردە بکەم لەسەر ئەو ڕەوشتەی کە خۆم پەروەردە کراوە بەڕاستی بەلامۆ زۆر گرنگ بوو چۆن دەست پێ بکەم سەرەتای دەستپێکردنی هەموو کەسێک ئەبێ بگەڕێیت ئەو شوێنانە بدۆزیتەوە کەوا فێرکردنی ڕەوشی جوان فێرەکە پەروەردەی جوانت فێرەکە بەڵێ ڕاستە من خۆم لەسەر بنەمایەکی پەروەردەی جوان فێر بووم بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە چۆن مناڵەکانم پەروەردە بکەم لەگەڵ خێزانما چۆن هاوکاری یەک بین بتوانین لە ئەم مناڵانە بە شێوەیەکی تەندروست و جوان و ڕێکوپێک پەروەردەیەکی کوردیانەی دیندارانە پەروەردەی بکەین مناڵەکانمان بە هاوکاری خێزانم بە حەقیقەت چونکە لەم وڵاتە سەختە تۆ ناتوانی بە شەو ئیش بکەیت و بە ڕۆژ مەسەلەن بخوێنیت و مناڵیش بەری بۆ قوتابخانە و بیان بیت و بیانێنیتەوە الحەمدولله وەکو پێشینان وتویانە هەمیشە لە پشتی هەموو پیاوێکی سەرکەوت و ژنێکی پاڵەوان هەیە خێزانی منیش هەم پاڵەوانە هەم ئازیزمە هەم خۆشەویستمە هەم هاوکارمە هەم پشتمە هەم پەنامە هەمیشە واشم پێوتووە لەخوای گەورە بە زیاد بێ مناڵەکانمان بە ئەو شێوەی کە خۆمان ویستومانە وردە وردە قۆناغ بە قۆناغ هێناومانن هەتاوەکو ئەوەی کە ئەگەیانومانەتە ئەم پلە و پایی کە ئێستا هەن هەروەها ویستم ئەوەشان پێ بڵێم من خۆم کە تەرکیزم کردووە سەر مناڵەکان دیسانەوە کەوتمە سەرباری ئەوەی کەوا کار و فرمانی خۆم بکەم لە ساڵی 2010 کۆمپانیای خۆمم دامەزران کۆمپانیای گەشت و گوزاری خاوەنی کۆمپانیای بەمە تراڤڵم کەوا کۆمپانیایەکی گەشت و گوزاریە سواز بۆ خوای گەورە ئەمانەش هەمووی ئەگەڕێنم بۆ فەزلی خوای گەورە و ماندووبوونێکی زۆرمان کێشاوە لە ژیانە هیچ شتێ بەبێ ماندووبوون نایەتە بەرهەم پێویستە شەونەخۆنی بکەیت پێویستە هەوڵ و ماندووبوونی زیاتر بکەیت پێویستە کۆششی زیاتر بکەیت ئەگەی بە هیوا و ئامانجی خۆت هەچ کەسێک ئەوێ بگا بە هیوا و ئامانجی خۆی تکایە لە خوێندنەوە دەست پێ بکە تکایە لە دینداریەوە دەست پێ بکە تکایە لە ڕازگۆیی و سدق و ئیخلاسەوە دەست پێ بکە دڵنیام گرەوی خۆی ئەباتەوە و سەرکەوتن بەدی ئەهێنێ لە کۆتاییەکەی ئاڵای سەرکەوتن بەدەست ئەهێنێت و لە ژیانە هەر هەمیشە سەرکەوتووە بێ هیوادارم هەموو کوردێک هەموو نیشتیمان پەروەرێک هەموو کەسێکی خۆشەویست لە ناو ئەم وڵاتی بەریتانیا ئەم شاری بێرمیگامە و شارەکانی تری بەریتانیا ئەژی تکایە تارگێتی ئەویان هەبێ لە دیندا نەبڕێن پەیوەندیەکی ڕۆحیان هەبێ لەگەڵ مزگەوتە پەیوەندیان هەبێ لەگەڵ خوێندنە ئاسی خوێندنی مناڵەکانیان بگەن بۆ پلەی کە خۆیان ئەیانەوێ واز لە خوێندن نهێنن تا ئەگەن بە هیوا و ئاوات و ئامانج بۆ ئەوەی سەری ئەم وڵاتە و سەری کوردیش بەرزکەینەوە لە هەر شوێنێکین ئێمە شانازی بکەین کە ئێمە بڵێن کوردبوونی خۆمان پسەپێنین بەڕاستی زۆر گرنگە الحەمدولله ئەوە گەشتینە ماڵە سواس بۆ خوای گەورە بە سەلامەت
سلام علیکم چۆنی بە قوربان چۆنی گیانەکەم باشی باوکی وەکەم سلام باوەگیان قوربانی بم گیان چاومان چەکەم قوربانە بم سلام حاجی ژن گیان چۆنی گوڵەکەم باشی پورزە گیان تۆ چۆنی بەساقە باشی دەمە باستان خەبەرتان هەموو شتێ باشە شکر سوپاس بۆخوا الحەمدولله ڕۆژەکە چۆن بوو خوا بەزیاوێ چی هەیە چی نییە چی حازر کردووە ئەخوانەی بڕێ باش ئەک لە خوا بەزیاوێ خوا هات بە خێر بێی تۆ ڕۆزە گیان من ناوم حاجی غەزالە هێزانی حاجی عەدنانم تقریبا لە 2001ەوە لێرەین 22 ساڵێکە کات الحەمدولله ژیانی هاوسەریم پێکێناوە لەگەڵ حاجیە و 4 منداڵی ناسدارم هەیە 3 کوڕ و کچێکمان هەیە لەخوای گەورە بە زیاد بێت کە هاتینە وڵاتەوەشان بەشانی یەک لەگەڵ پیاوەکەمە بەیەکەوە بووین لەگەڵ حاجی عەدنانە ئەو بە شەو ئیشی ئەکرد من بە ڕۆژ دایکیش بووم و باوکیش بووم لەگەڵ مناڵەکانە زۆر جار ینی ئاواتم ئەوە بوو کە لەگەڵ مادا بنیشێت سەعاتێک کە ژیان بەیەکەوە بەسەربەرین بەڵام نەمانەتوانی لەبەرەوەی ژیانی ئەوروپا زۆر قورسە ئەوە نییە کە ینی بە ئاسانی ژیان بەڕێبەری بەڵام شکر بۆ خوای گەورە و الحەمدولله تا ئێستاکە ئێمە عایلەیەکی سەرکەوتوین لە ژیانە مناڵەکانم الحەمدولله خوێندنیان تەواو کردووە و هەر یەکە و هەردوو کوڕەکەم لە ماڵی خۆیانە نشتنیان هێناوە الحەمدولله سەرکەوتوین ژیانێکی باشمانەیە لە ئاین و لە دینەوە نزیکین الحەمدولله زۆر زۆر باشین مناڵەکانیشم لەسەر پەروەردەی ئاینی ئیسلام گەورە بوون و دینیان بە قووەتە لە خوای گەورە بە زیاد بێ هەتا ئێستاکە ئەوەی کە من بزانم لە ژیانە هیچ کاتێ دڵیان نێشانم بە ڕادەی ئەوەی کە زۆر ئەبیستم لە خەڵک کە مناڵ دڵی دایک یا باوکە یەشێنێت الحەمدولله تا ئێستاکە سەرکەوتوو بووین لە ژیانمانە ژیانی ئەوروپا ئەوە نییە مناڵ دوورکەوێتەوە لە دایک و باوکیان حساب بۆ دایک و باوکی نەکە ژیانێکی ئاین و ئیسلامیانەمان بەسەر بردووە تا ئێستاکە لێرە لەخوا بە زیاد بێ هیوادارم هەموو کەسێک هەموو مسلمانێک ژیانێکی خۆش و بە ئاراستەی ئیسلامەتی مناڵ بەخێو کات و گەورەی کات زۆر زۆر سوپاسی پیاوەکەمەکەم حاجی عەدنان کە دایما وەکو باوک و وەکو دایکی شوا بۆ لەگەڵما هەموو جارە پێوتم وتێتی من باوکتم من دایکتم کە تۆ دایک و باوکە نییە هەم هاوسەریشتم ژیانمان زۆر زۆر خۆش بووە لەخوای گەورە بە زیاد بێ تا ئێستا الحەمدولله ئەم ئێوارەیە خوانێکی بەرباڵمان دروست کردو و الحەمدولله زوو کۆبینەوە بەیەکەوە بەڵام ئەمان بە تایبەتی بۆ ڕەمەزانە ئیتر ئەومان پێ خۆش بۆ میوارەیە ئیفتارێکی خۆش بکەینەوە بەیەکەوە و چکە یوکەندەکان ئەمان پیانەکرێت چکە ئەخوێنن و ئیشی شەکەن ناتوانن لە یەک کاتا لە ڕۆژانی ئەتیادیا بێنە دەرەوە تەنها شەمە و یەکشەمانمانەیە فری بێت و بتوانین بینە دەرەوە بەیەکەوە دابنیشین و یەکتری کۆبینەوە لای یەک الحەمدولله لەم وڵاتە نەبووە بەڕێگر هیچ شتێک نەبووە بەڕێگری حیجاب و جلوبەرگ و ئەوەی کە بمانەوێت لە بوونەی ئیسلامیە بەکاری بێنین من 22 ساڵە لەچکم بەسەرەوە جلی درێژ لە بەرەکەم دراوسەکانیشم هەمویان ئینگلیزن و هیچ کاتێ ناڕەحەتیان نەبووە لەگەڵما بگرە ڕێزیشم لێگرن لەبەرەوەی ئەڵێن پێم ئەڵێن تۆ مسلمانێکی باشی لەبەرەوەی کە تۆ بە ئاینەکەی خۆت چۆنەڵی لەسەر ئاینەکەی خۆت ماوی زۆر مسلمان هەیە وەکو تۆ نییە بەڵام الحەمدولله هەتا ئێستاکەش هیچ ڕێگرێک نەبووە لە ئەوەی کە نیازی لە چکردنی هەبیان حیجابکردنی هەبێ لە وڵاتی ئەوروپا نازانم یعنی بریتانیا زۆر زۆر ئەتیادیە بەلایەوە کە لە چکە بەسەرەوە بێ حیجاب لە بەرابێ ینی بە جلی کوردیەوە بڕۆیتە دەرەوە بە جلی حیجابە بڕۆیتە دەرەوە هیچ کەسێ نەبووە بەوەی کە ڕێگر بێ لە ڕێگەمانە بڵێ نابێت تۆ ئەوە بکەیت الحەمدولله حاجیجان بڕۆین بۆ بازاڕیکردن بۆ مارکێتە کوردیەکان هەنێشتومەکی کوردی بکڕین ئەگەر حازروی کاتێ هەیە
زۆر باشە کەی حاضر بی منیش حاضرم من ئامادەم ئێستا ئێمە چین بۆ بازاڕیکردن بۆ هەندێک مارکێتی کوردی هەیە الحەمدوللا لەخوا بەزیابێ 5-6 مارکێتی کوردی لەم شارە هەیە کەیتر هەرموو شتەکانی حەڵاڵە و شتەکانی بەردەستە سوپاس بۆ خوای گەورە بۆ هیچ شتێکی وا دانامێنین با بڕۆین ئینشەڵا هەندێک شت تومە کڕین بۆ بەربام حازریکەین حەزی لە ترێیە چ شتێکە خۆ شتێکی بۆ بێنین کە حەزی لەیەتی بزانە باشەوە ئەو بێنەوە سەلام عەلەیکم کاک مەدی گیان خوا بازاڕتان بە ماندوو نەبن بە قوربان شتی تازەی فرێشمان هەیە ئەزێن نەبێت دوو دانە مریشک وەکو هەر جاری جاران پێمەوتی تۆزێ کەم هەڵی کوڕزیێنە ئەزێن نەبێت چی تریشمان گۆشتی بەرەوە سەلام عەلەیکم ماندوو نەبن چۆن بە قوربان باشن ماندوو نەبن وەڵا کاکە ماوەنجان یەک نانی دەبڵم بۆ بکەی ئەزێن نەبێ نانێکی لوبنانی شەڕێن ئەمە باشە بە ماستەوە خۆشە ئەمە چاکەوە ناڕێن سواری منوکو خاوەنی سانە ئینتەرناشنال لێرە هەموو پێداویستیە کوردیەکان بە تایبەت خواردنێکی فرێشی تازە قەسابی و لە بەیکریەوە هەموو شتێکمان دەست دەکەوێت وە تایبەتمەندی ئێمە کە 24 ساعت کراوەیە و هەموو شتەکانمان حەڵاڵ و فرێشە و بە تایبەت میوەکەشمان کە لە لەندەنەوە دەهێنین میوەکەمان هەموو میوەی تاز و کلاسۆن و فرێشە 24 ساعت لە خزمەت هاوڵاتیاندان دوکانمان کراوەتەوە بەڕووی هاوڵاتیانەوە هەر کات مشتری بێت لە خزمەتیدان و خزمەتی دەکەن بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە سواز بەخوای گەورە کەلۆدێکی زۆرمان لەسەرە بەڵام ئەوە تاسیری نەکرد لەسەرەوەی کە ئێمە نەتوانین بە تەواوەتی خزمەتی هاوڵاتیان بکەین لە هەمان کات ئێمە توانین بە شێوەشی زیاتر و جوانتریش پێشوازی لە مشتریە خۆشەویستەکان بکەین ژیان لێرە ئاسانە الحەمدوللا ئاسانە لە بڕۆی من لێرە لە دایک بووم الحەمدوللا بەس لەبیرێ نەچێت کورد و موسڵمانی پێش هەموو شتێ لێرە لە دایک من دین کوڕی کاک حاجی عەدنانم 14 ساڵم لە بەرمینگەم لە دایک بووم الحەمدوللا من ژیانێکی زۆر باشم هەبووە لێرە لەژێر شێڵتەرێکی زۆر باشا بووم باوکو دایکم بە جوانی پەروەردەیان کردوم الحەمدوللا باوکم لە 7 ساڵانەوە فێری نێژی کردوم و لەگەڵیا ڕۆشتوم بە تاراویح و هەوڵی قورئانم بووم و ئەمەوێ فێری قورئان بم بەس من لە 7 ساڵانەوە بەڕۆژوو بووم بەس وابزانم بۆ تۆ خراپ بووە وەکو کاکدین وتی ئێمە نزیکەی 21 ساڵە بێ لێرەین لە 2000 لێرەین کاک دین لێرە لەدایک بووە ژیانێکی الحەمدوللا وەکو من و کاک دەرباز و دادەڕۆزی خوشکم یارمەتیمان ناوە لە بواری دینەوە لە بواری مەکتەبەوە لە بواری خوێندنەوە لە هەموو بارێکەوە کە بتوانین پشتی بگرین و دەستی بگرین یارمەتیمان ناوە الحەمدوللا کاک دین لێرە گەورە بووە بەڵام وەکو من و کاک دەرباز و دادەڕۆز ئێمە بەڕاستی لە کوردستان لەدایک بووین ژیان لە سەرەتا لێرە تۆزێ خۆشتر بوو کەوا کوردی کەمتر لێ بوو بەڵام الحەمدوللا ئێستا کورد لێرە زۆرە و لە مزگەوتی کوردی هەیە و الحەمدوللا تراویح بە ئەڕۆین و جومعەکان بە خوتبەی کوردی و وەکو ئەوسا نەبووە کە ئەوسا مزگەوتەکان لەگەڵ مزگەوتی پاکستانیە تێکەڵمانە کرد هەرچ پێداویستێکی ژەبێ دوکانی کوردی هەموو شتێکی کوردەواری هەیە ئێستا وەکو ئێرە و کوردستان بەڕاستی فەرقێکی وای نییە بە تایبەتی لە بواری سەرکەوتووە فریدەما خوێندن ئەوەی کە بتەوێت بتوانی لێرە ئەتوانی بیکەیت نەک هەر لە دایک و باوکیەوە لە هەموو ئابوووریەکە و لە هەموو پێداویستیەکەوە یارمەتی ئەدرێ لێرە کە بتێ خۆت دروستکەیت بێ مسلمانێکی باش بێ کوردێکی باش بێ بە شخصێکی باش ئیشەڵا هیوادارم کاکدین لە سەرکەوتوی بێت کە گەورە بوو ببێ بە ئینجینێرێکی باش ئیشەڵا وەکو هەستەکەم خۆ حەزی لە ئینجینێرە من کاک دەرباز خۆمان هەردووکمان دانسازین الحەمدوللا بەڵام کاکدین ئیشەڵا بێ بە ئینجینێر سەرکەوتووە بێ ئیشەڵا دادەڕۆزی ژەرە خوێنێ لە
ئاتستە بڵین بۆ ڕەسامی دەستی شڵاوی ژەر سەرکەوتووە بێ هیوادارم هەموو ئەوانەی کە گەنجەکان ئاوەتەکانیان بێتە دی خوێندنەکانیان سەرکەوتوو بن ئەوەی کەویانێت سەرکەوتوبنتیا بەشدار بن ئینشەڵڵا. وڵامێکی جوانەکە ئینشەڵڵا هیوادارم بەدڵیان بێ لەگەڵ سوپی میسکێنەیە لەگەڵ سپێناکە ئەوەش کە حەزیان لێتی و فەیڤەرەتیانە و خوانەڵێن مریشکەوە لە ئۆڤنایە ئینشەڵڵا بۆیان دەرێن دوای کاتی ئیفطارە هیوادارم بەدڵیان بێت و چێشی لێوەربن ئینشەڵڵا. شاتە ماشەڵڵا. How are you guys? باشی Alhamdulillah. مەدادە ڕۆزە دادە ڕۆز لەگەڵمانە کە هاتی بۆێرە ئەو نزیکەی 9 مانگ بوو ئەو لە کورسان لەدایک بوو ئەوش بڵین ژیانێکی قورسێ بوو لە سەرەتا ڕۆکو من و کاک دەرباز کە براگەورەمە ژیانێکی قورسێ بوو لە سەرەتا وردە وردە کە کورد زیاتر بوو کە بڵین زمانەکە فێر بووینەوەوانە ئاسانتر بوو بۆ هەرمومان ژیان تۆز ئاسانتر و خۆشتر بوو بەڵام دادە ڕۆز لێرە بڵین خوێندنی کردو لە ڕەوزەوە دەستی پێ کردو و بەڵام ئەلحەمدوللا هەم کوردیەکەی باشە و هەم توانێت بڵین قورئان و شت بخوێنێت و بۆ هەموو شتەکان دەتوانێت ئەلحەمدوللا ئەویش سەرکەوتووی حاجی باوکم و حاجی ژنە ئەلحەمدوللا پشت بەخوایمان بەستۆ و هەمومان وەکو لەسەر ڕێگەی دینین دادە ڕۆزیش وەکو خۆی توانێت بڵێ ژیان چۆن بوو لێرە کە گەورە بوویت ژیان قورس بوو. قورس بوو؟ قورس بوو. لە چ بوارێکەوە؟ هاو کەڵچەرەکەی خۆمان لەگەڵ دینەکە و سوسایەتی ئێرە ژیانی ئێرە ژیانی UK زۆر قورس بوو یعنی جیاواز بوو. ئەی لەگەڵ دینە دین فەرقیە بوو لەگەڵ تووانە یارمەتیە دین زیاتر دین باشتر بوو لە من چونکە ئەوەی گەڵ بووم تاقانە بووم قورستر بوو بۆ من. بەس من و کاک دەرباز لێرەین بووینوانە جیاواز ئێمە ئاوی کوردستانمان خواردەوە ئاوی کوردستانمان خواردەوە من زیاتر لێرە بوو. منە ژنۆ مێسەژ علاقەی کوردستانی تێ نا ڕۆز نۆمان بوو کاتین ڕۆز نۆمان بوو کە بارێراتین لێرە گەورە بوویت بەس کوردیەکەت باشە لە دین باشترە کوردیەکەت کوردیەکەم میکسی ئینگلیزی و کوردی زۆرەکەم بەس الحەمدلله زانم سەکەم تێگەم الحەمدلله. خوای گیان و خاطری ناجوانە پیرۆزەکانی خۆت خوای گیان ئەمڕۆ شەمانێ قبول کە یا رب العالمین خوای گیان لە گوناحەکانمان خۆش بیت یا ڕەحمان و یا ڕەحیم خوای گیان بۆ خاطری ناوجوانە پیرۆزەکانی خۆت خوای گیان ڕزقی هەموو مسلمانێک بدە یا ئەرحەم الراحمین خوای دینەکەمان دین بەرفراوان کە یا ڕەحمان و یا ڕەحیم خوای ئەم دینی ئیسلامە سەرخەی یا ڕەحمان و یا ڕەحیم یا ڕەبی خوای ڕەحم بە فەقیر و فوقەرا بکەی خوای ڕازقی ڕزقی هەموو کەسێک بی خوای گیان لە گوناحی هەموو مردوەکانمان خۆش بی لە گوناحی دایک و باوکمان خۆش بی یا رب العالمین محفوظمان کەی خوای لە بەڵاو مصیبەت لامان دەی لە شەڕی شەیتان لە فیتنەی آخر زەمان یا ڕەحمان و یا ڕەحیم خوای گیان
اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا خواجه لمن خوش بي وآخرنا دعوانا الحمد لله رب العالمين خواجه لما قبولك إن شاء الله تعالى اشتوان بخور على خطوش الزاشقي سوسو ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ژیانمانەوە گەڕاین بۆ مزگەوت چۆن مزگەوت بدۆزینەوە چۆن خۆمان بدۆزینەوە لەو ئاستەیە بەڕاستی چونکە حەوانەوەی دڵی ئینسان و مرۆڤی خۆشەویست لای خوا ئەوەیە کە مزگەوت یەکەم منزڵگایە کە بیدۆزیتەوە بۆ ئەوەی خۆتی تیا بحەوێنیتەوە سپاس بۆ خوای گەورە ئەم شارەی کە منی تیاژیم نزیکەی 154 بۆ 160 مزگەوتی تایە بەلایانی کەمەوە ئەگەر هەڵە نەبێتم لە 100 بۆ 120 مزگەوت بەس ڕۆژی هەنی و جمعی تیاکرێ الحەمدولیلا شارەکە دۆم شاری وڵاتی بەریتانیا لە دوای لەندەن کە بێرمیگامە ئەم شارەوەکو عەرزتانم کرد لە پێشتر شارێکی گەورەیە ژمارەی دانیشتوانی لە 1,200,000 بۆ 1,300,000 ئەبێت تقریبا لەو نێوانە ئەبێت و شارێکی قەرەباڵخە و الحەمدولیلا وردە هەستم کرد لە دوای ساڵەکانی 2010 2011 2012 وردە لێشاوی کورد گەورەبوونی نەتەوەکەی خۆمان وەکو کورد بوون ئێمە گەورە ئەبین هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ سەیرەکەم گەورەبوونەکە بەرەو ئاستێکی گەورەتر ئەڕوا ئەوانەی کەوا سەڵد بوون زگورد بوون هاتبوونە ئێرە هەوڵی ئەوەیاندا کە خێزان پێک بهێنن لە ئەگەڕانەوە بۆ کوردستان کچیان مارە بڕی ژنیانە هێنا هاتنە ئێرە وردە کۆمەڵگاکەی خۆمان کۆمەلگای کوردی و نەتەوەی کوردی خۆمان لێرە وردە بەرەو گەورەبوون ئەڕوات و گەشتوینەتە ئاستێک ئێستا سپاس بۆ خوای گەورە ژمارەمان زۆر بووە ئەگەر شەشەم نەبین پێنجەمین بەڕاستی لە ئێرە لە دوای نەتەوەکانی تر سپاس بۆ خوای گەورە لە سەرەتا ئێمە ئەڕۆشتینە مزگەوتە پاکستانیەکان دوای مزگەوتی خۆمان بنیادنا ئێستا چەند مزگەوتێکی تایە لە ئەم شارەی ئێمە نزیکەی 3 بۆ 4 مزگەوتی تایە الحەمدولیلا ساڵ بە ساڵ ژمارەی مزگەوتەکان زیادەکە ئەمەش فەزلی خوای گەورەیە ئەمەش بەرەکەتی خوای گەورەیەکەوە بەخشیوێتی بە ئێمەی کورد و کوردستانیانی وڵاتی بەریتانیا ئەمە جێی دەستخۆشیە سپاس بۆ خوای گەورە و جێی شکرانە بژێریە بۆ ڕەب العالەمین کە لوتفی گەورەی لەگەڵ کردوین سپاستانەکەم بۆ ئەوەی کە بەشداریتان پێکردین لەم بەرنامەی جەنابتانە هیوادارم ئینشاءڵڵا سوودێکمان هەبێ بۆ هەموو بینەران و خۆشەویستان و ئازیزان ئینشاءڵڵا ئێستا لێرەوە بەڕێکەوین بەرەو مزگەوت بەرەو تەراویح ئینشاءڵڵا تعالە زۆر سپاس بەخێر بێت الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. وأوحينا إلى موسى أن ألق عصاك فإذا هي تلقف ما يأفكون فوقع الحق وبطل ما كانوا يعملون فغلبوا هنالك وانقلبوا صاغرين
وألقي السحرة ساجدين قالوا آمنا برب العالمين رب موسى وهارون قال فرعون آمنتم به قبل أن آذن لكم قال فرعون آمنتم به قبل أن آذن لكم إن هذا لمكر مكرتموه في المدينة لتخرجوا منها أهلها فسوف تعلمون الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله